25 تشرینی دووەمی هەموو ساڵێک هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەست پێ دەکات کە بۆ ماوەی 16 ڕۆژ بەردەوام دەبێت. بەڕێوەبەری توندوتیژی دژی ژنان لە سۆران ڕایدەگەێنێت خێزان لە هەرێمی کوردستان لەژێر مەترسیدایە بەهۆی زۆربوونی توندوتیژی بەرامبەریان. هەوڵاتیان ئاگادار بکەنەوە توندوتیژی خێزان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەوزیامە بشێت و ئەگەر وا بڕۆتن دەستگای خێزان لە هەرێمی کوردستان بەشەی گشتی لە مەترسی ئەجندەیەکی خراپدایە. لە بیداتی ساڵ تا 25 ئەم ساڵ کوی گشتی 234 کێشە هەبووە. ئەو کێشانێکەوە لەژێر لە 131 کێشەیە، ئەو کێشانێکەوە دۆخڕن 73 کێشەنە، ئەو کێشانێکەوە ڕەوانەی دادگای تایبەتمەند کراون تاوانە بوونە 30 کێشە بوونە سوڵتان 27 حالەت تۆمار کراوە کە نە حالەت لە ساڵی ڕابردوو زیاترە. خۆخنکاندن 2 حالەت بووە، خۆکوشتن 2 حالەت بووە، کوشتن 1 حالەت بووە، دەستدرێژی 37 حالەت بووە. ئەو ئەفرەتانی کەەوە ڕەوانەی شێتار کراون یا ڕەوانەی بەشی گرتن و گواستنەوەی سۆران کراون 11 حالەت بووە و بەشێکی گشتی 21 لیژنەی ئاشتەوەی لە بەرەوتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتانی سۆران لەگەڵ محکمەی سۆران ئەنجام درراوە. لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی تایبەت بە ئافرەت دراوە و لە چەندان ئاەت و فەرموودە باسی کراوە و زۆرجاریش بەناڕەوا بۆ لێدانی ئاینی پیرۆزی ئیسلام لەلایەن ئەڵمانیەکانەوە پانزەی تۆمەت بۆ ئیسلام درێژ دەکرێت و ئیسلام بە سەرچاوەی توندوتیژی دژی ئافرەتان دادەنێن. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئافرەت ڕێز و پلە و پایەکی زۆری هەیە و ئیسلام ڕێز و پلە و پای زۆری بۆ داناوە. دیارە ینی 25 لە هەموو ساڵێکی کراوە بۆ مناسبەیەک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و لەو بابەتەیدا ئەمە وەک شیعار و وەک درشم شتێکی پیرۆزەکەوە هەمومان هەوڵ بدەین بۆ ئەوەی کەوا ئافرەت کەوا نیوەی کۆمەڵە و داچی نیوەکەی تریشەکەەوە پای خۆی پێ بدرێ و قەدر و حورمەت و ڕێزی خۆی بگیرێ و غەدری لێ نەکرێ. بەڵام لە ڕووی واقعی ژێر دروشمەکەیداکەوە هەندێک زاران بەلا ئیسلامدا دەچێتەوە ئەوە جگای نیگەرانیە کەوا ئیسلام لەو بابەتەیدا مستەهدەف بێ یانەخوا پەنجە بۆ ئەو درێژ بکرێتەوە ئەو یعنی بەشێکی لەو مەسئولیەتی هەیەکەوە ئەو حاڵەتە بەرپا دەکرێت ئەویان هیچ حقیقەت و وجودی نییە بەڵکو تۆمەتێکەیان لە نەشارەزایی هاتیە دەربارەی دینی یانە غەرەزێک لە ناو دڵیدا هەیە بۆ مەبەستێکی تایبەت ئەو شتە بەرز دەکرێتەوە. ئەگەر بێت و تەماشای فقهی ئیسلامیش بکەین لە ڕووی واجبات و تەکلیف وەلەهن مثل الذی علیهن بالمعروف حقوق و واجبات چۆن بۆ ژنان هەیە بۆ پیاوانیش هەیە چۆن تەکلیف لەسەر پیاو هەیە و حقوقیشی هەیە عینەن تەکلیف لەسەر ژنانیش هەیە و هەروەها مافیشیان هەیە. ئەمە زۆر ئیحسایاتی زۆر غەریبمان هەیە لەسەر هەندێک کە زۆر توندوتیژی دژی ئافرەتان دەکرێت لە ئەمریکا 6 ملیۆن ژن ساڵانە لێی دەدرێت 4,000یان لێدا دەمرن لە جێکی وەکو پاریس ساڵانە 2 ملیۆن ئافرەت لێی دەدرێت لە جێکی وەکو کەنەدا 8 ملیۆن ئافرەت ساڵانە لێی دەدرێت لە تەرەف پیاوەکانی ئەوان ئەو حاڵەتی خۆیان کە تووشی ئەو وەزعی بووینە لە نەتیجەی بێدینی لە نەتیجەی بێمەبدەئی ئەوە ئیسقات کرایە بۆ سەر عالەمی ئیسلامیش کە ئەنەما ئەمەش وەکوانی نەخێ لە ناو عالەمی ئیسلامی ئەو ڕێژانە نییە. هەمومانەزانین پێشکەوتنی هەموو کۆمەلگایەک پێیوەستە بە ڕێزگرتن لە مافی ئافرەت لە مافی مرۆڤ لە مافی منداڵ بە دڵنیاییشەوە لە ڕابردوودا مامۆستایانی ئاینی لە هۆشارکردنەوەی کۆمەلگا ڕۆڵی دیاریان هەبووە ئەم ساڵیش درێژێ پێدەری ئەو پیامە ئەبن کە لە ڕابردوو هەیەە. بەپەی ئامارە جیهانیەکان زۆرترین ڕێژەی توندوتیژی کەوا دژی ژنان دەکرێت لەو وڵاتانەیە کەوا ئیسلام نین. ئەمەش سەلمێنەری ئەوەیە کەوا ئاینی پیرۆزی ئیسلام ڕێز و پلە و پای تایبەتی بە ئافرەت داوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.